بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەراز و خۆشەویستەکانی پێیام خۆم بە خۆشحاڵ دەزانم کە خوای گەورە دەرفەتی داین و لە بەرنمەیەکی دیکەی دوانگەی خەڵک بە خزمەت ئێوەی ئاز و خۆشەویست گەیشتمەوە بۆ وەرگرتنی سەرنج و ڕای ئێوەی ئاز و خۆشەویست لەسەر تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک کە ئەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵکە بۆچی هەندێک لایەن لە بری پرۆژە هێرش دەکەنە سەرلایەنەکانی دیکە. بەڕێزان لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا بە تایبەت لە کاتی هەڵبژاردنەکاندا هەندێک لانی سیاسی بۆ پەرتەبۆشکردنی بەشێک لە کەم و کوڕەکانی خۆیان لەبەرەوەی کە پرۆژە بخەنە بەردەمی هاوڵاتیان و هاوڵاتیان بەرچاو ڕوون بکەن لە استراتیژێت و وەکاری داهاتویان و پێیان بڵێن کە ئەمانە لە ئایندەدا جێبەجێ دەکەین هەوڵ بدەن کە بازارەکە بشێوێن و هێرش دەکەنە سەرلایەنەکانی دیکە و ئەمە بووەتە بە کللتورێکی سیاسی و ئەخلاقیەتێکی سیاسی و باگراوندێکی لە سیاسەتی هەرێمی کوردستان بەتایبەت لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا دروست کردووە. پرسیاری ئەمڕۆی دوانگەی خەڵک ئەوەیە بۆ ئێوەی هاوڵاتی کە دەتوانن سەرنج و کۆمنتی خۆتانی لەسەر بخەنە ڕوو لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەی کە لە ژێرەوەی شاشەی پێیام دەردەکەوێت بۆچی هەندێک لانی سیاسی لەبەرەوەی کە یاخود بۆچی هەندێک لانی سیاسی لە بری ئەوەی کە پرۆژە و استراتیژێت و بەرچاوڕوونی بدەن بە هاوڵاتیان بۆ ئایندەی کاری سیاسیان هێرش دەکەنە سەرلایەنەکانی دیکە وەکو پندێکی کوردی هەیە دەڵێ هەندێک کەس ڕاو لە ئاوی لێڵدا دەکەت و هەندێک لانی سیاسیش لە سەرۆبەندی هەڵبژاردنەکان و لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا دانەوێت گۆمەکە لێڵ بێت بۆەوەی کە هاوڵاتیان بەرچاوڕوون نەبن بۆەوەی کە نەزانن کامیان خەون و ئایندەی ئەوان دەهێننەدی وە لە ڕاوکردنی نێچیرەکانی خوان لە کاتی هەڵبژاردنەکاندا هاوڵاتیان بە تەواوەتی بەرچاوڕوون نەبن. بەڕێزانیەوە دەتوان لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەی کە لە ژێرەوەی پێیام و ئاماژەی پێکراوە و دەرکەوتون سەرنج و تێبینیەکانی خۆتان بخەنە ڕوو سەبارەت بە تەوەری بەرنامە بەڵام کۆمەڵێک هاوڵاتی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کۆمنتیان نووسیوە دەمەوێت بە خێرایی ئاماژە بە هەندێکیان بکەم. لوقمان عزیز دەڵێت لەبەرەوەی کە هەر لاەنە و کۆمەڵێک کەم و کورتی و گەندەڵی هەیە لە ژیانی سیاسی خۆیدا بەبێ جیاوازی بۆ شاردنەوە پەردەپۆشکردنی هێرش دەکاتە سەرلایەنێکی دیکە. شادی عەبدوڵڵا لە کوێیەوە دەڵێت چونکە دەیانەوێت خۆیان عرض بکەن لەسەر حسابی وان و خۆیان بەرز بکەنەوە بڵێن هەمووی خراپن تەنها ئێمە چاکین. بەڕێز عومەر دەڵێ لەبەرەوەی کە پرۆژەیان نییە خەڵک تێگەیشتووە لە عرضکردنی پرۆژەی بێبنەمای ئەوان. تاهیر حوسێن دەڵێت لەبەرەوەی کە خۆیان لاوازن چونکە هەر کاتێک مرۆڤ لاواز بوو کاری خەڵکیش بەلاوازی دەبینێت. ئاڵا ئیسماعیل دەڵێت چونکە خۆیان لاوازن بە کوردی و بە کورتی دەستە چەورەکەی خوان بەسەر خەڵکانی دیکەدا دەسڕنەوە. بەڕێزان دەمەوێت ئاماژە بە شتێکی دیکە بکەم لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا بە تایبەت لە سەروبەندی بانگەشەی هەڵبژاردنەکاندا وەک دەبینین کە بە 4 ساڵ جارێک ئەنجام دەدرێت هێزوو لایەنە سیاسیەکان کۆمەڵە کەسانێک دەستنیشان دەکەن بۆ گەڕانەوە بە ئەرشیفی وتەی سەرکردە و هێزەکانی لایەنەکانی دیکە بۆی کە بگەڕن تا ئاخۆ لەکوێ قسەیەکیان کردووە کە تێکگیرانێک ڕوو بدات و ئێستا مامەڵەیەکی سیاسی و هەروەها مامەڵەیەکی سیاسی پێوە بکەن. بەڵێ بەڕێز جەزا پاداشتی لە سلێمانیەوە لەگەڵمانە فەرموو. سڵاوی خوا لە بەڕێستان کاک جەزا. بەڕێستان سەرنجتان چییە لەسەر تەوەری بەرنامە؟ زۆر سپاس دەکەم. وەڵا سەبارەت بە تەوەری بەرنامەکەی بەڕێز دەکە کۆمەڵێک هێز و لایەنی سیاسی لە بریەوەی کە پرۆژەیان هەبێ بۆ ئەوەی کە کوردستان لەم قەیرانە چەقبەستوانە دەرکەن و بەرەو دۆخێکی هەموار و دۆخێکی ببن کە خەڵک بە ئاسوودەیی بژی بەداخەوە هێرشەکەنە سەر لایەنەکانی تر لە دروستکردنی تۆمەتی ناڕەوا لە کۆمەڵێک شتی بێبنەما کە لە قاچی خەڵکی ئەشکێن قاچی لایەنەکانی تر ئەشکێن لە پێناوی خۆیان بە زوانی بۆستن. بەڵام بەڕاستی ئەمە زۆر هەڵەیە کللتورێکی هەڵەیە کە لە نێو کۆمەلگای کوردیا بڵاوە نەگەن لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی و ڕووی ئاینی و کۆمەڵێک لایەنی تریشەوە ینی ئەم دیاردەیە هەیە کە پێویستە ئەمە کۆتایی پێبێ بەڕاستی چونکە سەرنجامەکەی باش نابێت. هۆکاری سەرەکیەکەی بۆچی دەگەڕێنەوە؟ ئایا ئەم جۆرە لە ململانێ سیاسیانە وەکو هاوڵاتیەک بە بەرچاوڕوونی بۆ خۆتانی دەزانن یاخود پێویستە لایەنە سیاسیەکان پرۆژە و استراتیژێتی دوورمەودایان لە بەرچاوی هاوڵاتیان ڕوون بێت بەوەی کە هاوڵاتیان بتوانن خەونەکانی خۆیان
و خەونەکانی ئایندیانیانی لەسەر هەڵبچنن. بەڵخۆی هەبوونی هەر جۆرە منافەسەیەک و هەر جۆرە پێشبڕکێیەک بۆ کاری باش بۆ خدمەتکردنی خەڵک ئەمە شتێکی زۆر زۆر پیرۆزە پێویستە ڕێزی لێ بگیرە. بەڵام ئەوەی کە ئێمە هەوڵ بین یەکتری بشکێنین و پەنجەکان یەکتری بشکێنن ئەمە شتێکی قێزەونە دیاردێکی زۆر زۆر ناشرینەوە ڕنگدانەوەی ئەبێ لەسەر کۆمەڵگا. بە بڕای من ئەو کەسانی کە هەوڵی ئەوایەن بەرامبەر ناشرین بکەن و بە ناشرینکردنی حیزبێکی بەرامبەر بە ناشرینکردنی کاندیدێکی بەرامبەر و هێزێکی بەرامبەر پێشەوەی ئەوان ناشرین بکەن خۆیانی پێ ناشرینە بن بۆ خۆیان زەرمەندی یەکەمن و هیوادارم ئەو دیاردەیە کۆتایی پێبێ و وەکو پشتیوانێکیش بۆ لیستی سەڵسواری کۆمەڵی ئیسلامی هیوادارم هەموو کەسانی کە شەیدای ئەوان کوردستان بەرەودۆخێکی باش بڕوە دەسەڵات کۆمەڵێک نوێنەری باش بنێرن بۆ پەرلەمانی عێراق نوێنەری دەستپاک نوێنەری لێهاتوو ئەوا دەنگ بدەن بە لیستی سەڵسواری کۆمەڵی ئیسلامی. بەڵێ سپاس بۆ بەڕێز جەزا پاداشتی لە سلێمانی سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان باوکی ڕێبین لە سلێمانیەوە لەگەڵمانە باوکی ڕێبین فەرموو. بەڵێ سلام عەلەیکوم. سڵاوی خوا لە بەڕێستان باوکی ڕێبین سەرنج و تێبینەکانی بەڕێستان چین لەسەر تەوەری بەرنامە؟ والله ئەم بەرنامەیە بەڕاستی بەرنامەیەکی جێ خۆیەتی یعنی جێی شانازی ئەم بەرنامانە لە کاتێکدا کە خەڵکی لە کاتی ئەم هەڵمەتی هەڵبژاردنە پێویستی بەم بەرنامانەیە بۆ وشاردنەوەی خەڵک دەربارەی گەندەڵکاران و ئەم سیستەمە سەقەتەی کە لە هەرمی کوردستاندا تێدەپەڕێن. سەرنجتان لەسەر تەوەری بەرنامەکە چی بوو؟ والله سەرنجیدا کە هەنێک کە خەڵکی هەنێک سەرمایهداری هەڵتۆقی و لەم ڕۆژانە ئەبینی بۆکو حەق و حەسادەتێک بەرامبەر ئەم هەژمونەی سیاسەکان مەسەڵەن ئەم کاریگەری سیاسەکان لەسەر بارودۆخی کوردستان وەکو حەق و حەسادەتێک ئەبینی ئەوان لە بەرامبەرە هیچ پرۆژە و شتێکیان بەدەستەوە نیە هەڵسان هەڵدەستن بە کەمکردنەوەی وەکو بڵێ ڕخنەگرتن و تاشەنەکردن لە کەسانی تر. بەڵێ سپاس بۆ باوکی ڕێبین لە سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. بەڕێستان دەمەوێت ئاماژە بە کۆمەڵێک کۆمنتی دیکە بکەم کە ئێوەی خۆشەویست لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ڕێگەی لینکی پەیام دۆتیڤیەوە داتان ناوە. هێمن ئیلیاس دەڵێت دروستبوونی لیست و حەزبی نوێ لە کوردستان بەم شێوازەیە ناچارن وا بکەن و ئەزانن کە خەڵک ناڕازین بە فرسەتی دەزانن بە کەیفی حەزبی دەسەڵاتدارە. ئەو بەکر هەڵشۆی دەڵێ من پێم وایە کە نەبوونی هۆشیاری سیاسی و مارەسە نەکردنی سیاسەتە وەکو خۆی بۆیە ئەم جۆرە هێرشانە هەمیشە مۆدێلن لە کۆمەڵگەی کوردی و بە تایبەتیش لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکاندا دووبارە دەبنەوە. بەڕێزان لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکاندا هەمیشە بەشێک لە هێز و لانە سیاسیەکان بە تایبەت ئەوانەی کە حکومدارەتی هەرێمی کوردستانیان کردووە وەکو دەڵێن لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکاندا هێرش دەکەنە سەر لانەکانی دیکە و بەشێکی دیکەش لە هێزە سیاسیەکان بەگشتی وەکو لە میدیاکانیانەوە دەردەکەوێت لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکاندا هێرش دەکەنە سەر لانەکانی دیکە و ئەمەش بووەتە کللتورێکی سیاسی لە هەرێمی کوردستان لە بریەوەی لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکاندا بەرچاوڕوونی بە خەڵک بدەن لەسەر پرۆژەکانیان هێرش دەکەنە سەر لانەکانی دیکە. بەڵێ کاگازاد لە سلێمانیەوە لەگەڵمانە کاگازاد فەرموو. براکەم زۆر سپاس بۆ بەڕێستان کاگ ئازاد. بەڕێستان سەرنجتان چییە لەسەر تەوەری بەرنامە بۆچی هەندێک لانی سیاسی لە بری بەرچاوڕوونی لە بری پرۆژە هەمیشە هەوڵ دەدەن هێرش بکەنە سەر لانەکانی دیکە؟ برای عزیزم ئەمە زەمانێکی زۆر ڕابردوویەکی زۆرمان هەیە لەگەڵم شیزوانەی ترا بە تایبەتی ئەم دوو دەسەڵاتدارە لە بەڕاستی گۆزەی تابێەوەی لەگەڕژێت لە کۆنەدا ئێستا جیاوان هەر خەریکی تانە و تەشەر بوون لە خەڵکی تر لە غەیری خۆیان خۆشیان هەڵ کێشاوە بەڵام هیچیشیان پێ نەبووە هەر بەتاڵ بوون. ئێمە لە زۆر لە ساڵی 92 بانگ دەڵێن و هاوار دەکەین ئەڵێن ئەمانە بەڕاستی هیچیان پێ نییە هەر قسەن و کرداریان نییە بەڵام خەڵک گویان نەگرت. هیوادارم کەوا خەڵک ئیتر لەمە لە تێگەیشت بێ و ئاواتەکانی خۆی لە لیستی پرتەقالیا ببینێتەوە بە ئیزنی خوای پەروەردگار. ئەم لانە سیاسیانەی کە لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکاندا هێرش دەکەنە سەر لانەکانی بەرامبەریان ئامانجیان چییە وەکو هاوڵاتیەک؟
تەنها ئامانجیان ترساندنی خەڵکە، تەنها ئامانجیان بەڕاستی ینی ئەو گڕوتینەیە کە لە خەڵکە ساردیکەنەوە، ینی ئەوان لە درۆ ناترسن، هەر لە کۆنەدایەتە چێ هەر بە درۆ پێێنایانە لە درۆ ناترسن، هەرچی ناو ناتۆرێت لە خەڵک بنێ مەلایەنەوە احتیادیە. بەڕاستی بە ئیزنی خوای پەروەردگار ئیتر پەتی درۆیان بچڕا، ئیتر پەردە لەسەر ڕووی ڕەشیان هەڵ دراوەتەوە ئینشاء الله تعالی. ئەگەر خەڵک ڕاستکە و بێوێ، ئەگەر خەڵک بێوێ ڕوو لە خوا بکە ئینشاء الله سەربەرزی شەبێ. بەڵێ سپاس بۆ کاگازاد لە سلێمانیەوە، سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تۆی بەڕێز کاک جەوهەر لە سلێمانیەوە لەگەڵمانە. السلام علیکم. سڵاوی خوا لە بەڕێستان کاک جەوهەر، بەڕێستان هاوڵاتیەک سەرنجتان چییە فەرموو؟ ئەو تێخۆشارەیان کە لە پێناوی کۆمەڵی ئیسلامی ئینشاڵڵا ئیشەکەن و کارەکەن. نێک تێبینی بچووکمە بەڕێزان. فەرموو. خۆی زانی چۆنم نمونەیەک تەنەکە ڕۆن دێن، من تەنەکەیەکی ڕۆن کە پڕ بێ لە ڕۆن. ئەو تەنەکە ڕۆنە بەڕاستی بیخە خوارە لە هەشێنەوە نە تەقەی و نە زربەی ویشی دێنچم خۆی پڕە. بەس تەنەکە کە بەتاڵ بوو لە بەتاڵی خۆی هەر یەک تۆز بخە بازەکەی قاوقریژ و ناڕەحەتێنی ئەو کەسێک لە دەوربەی هەمووی ئیزعاجەکە و ئەشێوێنێ. مەبەستان چی بوو لەم نمونەیە کاک جەوهەر کە بەڕوونی قسە بکەن بۆی کە بینەران تێبگەن؟ نیشتە نازانم بەس یارمەکە قاوقریژێ و شێواندن و وەکو ئەو تەنەکە بەتاڵ دێنە بەرچاو بەتاڵ بوون هیچیان نەماوە تەواو. کاتە مەبەستت لەو لایەنە سیاسیانەیە کە بەڵێ سپاس بۆ کاک جەوهەر لە سلێمانیەوە، دیارەکە دەنگی من بەو ناگات. بەڵێ کێمان لەگەڵا؟ باوکی عەبدولقادر لە هەولێرەوە لەگەڵمانە. باوکی عەبدولقادر فەرموو. السلام علیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. باوکی عەبدولقادر بەڕێستان فەرموون چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ بەڕاستی لەسەر ئەوەی کە گێچەر بە ئەوەکان دەکەن بە حەزبە سیاسەکان لە ناچاریە لەبەر ئەوەی دەنگ ناینن. بەڕاستی حەزبە زۆر بەقووەتن و ئۆپۆزیسیۆن زۆر بەقووەتن، هەموویان هەوڵیان دایە لە خەڵک، خاستەن ئەحمەدی عادی ڕەشید ئەو ئەندام پەرلەمانانە بەڕاستی خەڵک زۆری خۆش دەوێت. کاک شۆران عومەر ئەو برادرانە ئیگۆڕان یەگوت و هەموویان بەڕاستی داکۆچیان کردی لەسەر خەرچی کوردستان، لەسەر کەم ئەندام، لەسەر هەموو شتێک. داوا لە هەموو خەرچی کوردستان دەکەم، دەنگ بەو حەزبانە بدەن و ئۆپۆزیسیۆن هیچ فەرقی نییە بە چای دەدەن، مەس بە یەکێتی پارتی نەدەن، دەتکایان لێ دەکەم. بەڵێ سپاس بۆ باوکی عەبدولقادر لە هەولێرەوە، سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. بەڕێزان دەمەوێت کە ئاماژە بە هەندێک لە کۆمنتەکانی دیکە بکەم. عیمران ئەمیر دەڵێت چونکە لە ساڵانی ڕابردوودا هیچ شتێکیان نەکردووە کە مایی شانازی بێت بۆیە ناچارن لە یەکتری بدەن ئەم هێزانە. نەسرەدین بەکر دەڵێت بۆ چاوەشەکاری و شاردنەوەی گەندەڵیەکانی ڕابردووی هەندێک لایەن هێرشی ناڕەوا دەکاتە سەرلانەکانی دیکە، ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکە. کوردوتەنی ئەگەر خۆت ماڵەکەت لە شوشەیە بەرد لە پەنجەرەی کەسیش مەگرە. دیارەکە بەڕێز نەسرەدین بەکر مەبەستی لەوەیە بەشێک لەو لایەنە سیاسیانەی کە لە کەتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا هێرش دەکەنە سەرلانەکانی دیکە خۆیان موهتەمن و خۆیان تاوانبارن بە کۆمەڵێک کەیسی گەورە، دانەوێت ئەمانە لە بەرچاوی خەڵک بشارنەوە و هێرش دەکەنە سەرلانەکانی دیکە بۆی کە باری سەرنجی خەڵک لەسەر خوان هەڵبگرن و بیخەنە سەر لایەنەکانی دیکە. بەڕێزان ئاماژە بە هەندێک لە کۆمنتەکانی دیکە دەکەم. لوقمان عەزیز دەڵێ لەبەرەوەی کە هەر لایەنە و کۆمەڵێکەم و کورتی و گەندەڵی هەیە لە ژیانی سیاسی خۆیدا بەبێ جیاوازی واتە هەموو هێزە سیاسیەکان مەبەستێتی بۆ شاردنەوە پەردەپۆشکردنی کەم و کوڕیەکانی خۆی هێرش دەکاتە سەر لایەنێکی دیکە. شادی عەبدوڵڵا لە کوێ دەڵێ چونکە دەیانەوێت خۆیان عرض بکەن لەسەر حسابی وان خۆیان بەرز بکەنەوە بڵێن هەموویان خراپن تەنها ئێمە چاکین. عومەر ژاڵایی دەڵێ لەبەرەوەی کە پرۆژەیان نییە خەڵک تێگەیشتووە لە عرضکردنی پرۆژەی بێبنەمای ئەوان. ئەمە کللتورێکی سیاسیە. ساڵانە لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکاندا بە تایبەتی
دووبارە دەبێتەوە و بەشێک لە وڵاتیانیش لە خارجی بانگەشەی هەڵبژاردنەکان زۆر جار دەڵێن ئەم کللتورە لە ناو هێزە سیاسیەکاندا ئەمە باوەوە ئەمە ئەخلاقیاتێکی سیاسیوە وەک باز دەکەن لەوەی بەشێکی زۆر لە هێزە سیاسیەکان خوان بە ئەن قەست وا بکەن بۆی کە باری سەرنجی خەڵک بخەنە سەرخۆیان و ململانێ سیاسەکانی خوان چڕ نیشان بدەن بۆی کە بڵێن دەنگێکی زۆر دەهێنن. بەڵێ کێمان لەگەڵا باوکی ژیار لە کەلارەوە لەگەڵمانە. باوکی ژیار فەرموو. زۆر سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاس بۆ بەڕێستان باوکی ژیار. سەرنجتان چییە لەسەر تەوری بەرنامە؟ بۆچی هەندێک لە لانە سیاسیەکان بۆ تەبعاً وەکو پێگیریەکی لیستی کۆمەڵی ئیسلامی بەڵێ فەرموو. تەبعاً وەکو دڵخۆشیەکیش بۆیە وەڵی من خۆم و چەند کەسێکی تریش دەنگمانداوە بە لیستی تر لەخوا بە جیالێتە گەڕامێتەوە لەخوا بە جیال تەبعاً هەر کۆمەڵی ئیسلامی خۆش دەرەکەەوە نییە بڵێن بەڵامی تر وەکو دەنگ داومەتە لایەنێک تر لەخوا بە جیابی تر ئەم جارێ دێنە کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی بە حەقیە زانین بەڕاستی بە تایبەتیش لەبەرەوەی کە مەوقف و هەڵوێستەکانی وای کردۆ کە دەنگی کردین و دڵتانیش خۆش بێ تەکید بە ئینشاڵا کۆمەڵی ئیسلامی لە 4 بۆ 5 کورتی ئینشاڵا وەکوی تەهاینە ناو خەڵکی خەڵک دەنگ باسیەکان ئینشاڵا لەوە زیاترە کە خۆتان چاوەڕوانێکن ئینشاڵا. زۆر باشە. باوکی ژیار هەرچەندەما پەیوەندی بە تەوەری بەرنامەوە نییە بەڵام وەکو هاوڵاتیەک چی وای لێکردوون کە دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن؟ وەڵاهی من زیاتر خۆم شەخسی و بۆیە جاری پێشوداوەتە حەزێکی بەڕاستی باسی کۆمەڵێ مەوزوع شتیانە بە تایبەتی ئەم جارە موقفەکانی کۆمەڵی ئیسلامی ئەندام پەرلەمانەکانی کوردستان ئەوانەی بەغا بەڕاستی بەس ئەوانەیە و هیچی تر موقفی کۆمەڵی ئیسلامی زۆر جوانە زۆر شەرعیە يعني برأي خوم تاكا حزب لكردستانا يعني او موقعي كومل اسلامي بڕواناکەم حزب دەبێت وەکو ڕأی خۆمە من ڕأی خۆمە. ئاوەک هاوڵاتیەک سەرنجتان چییە و چۆن دەڵێ سەرنجتان چییە بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی عێراق پێتان وایە کە دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی زیاد دەکات یاخود لەم حەجمەی خۆیدا دەمێنێتەوە چونکە بەشێکی زۆر لە وڵاتیان وە لە شەقام کۆمەڵی ئیسلامی بە حزبی خاوەن هەڵوێست ناسراوە ئەمانە پێتان وایە وەک هاوڵاتیە کاریگەری هەبێت لەسەر زیادکردنی دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی؟ وڵات میژارە قسەی تۆ دووباراکەمەوە میژارە قسەی تۆ دووباراکەمەوە تەسەورەکەم کۆمەڵی ئیسلامی ئەم جارێن ئینشاڵڵا لە 4 5 کورسی ئەویش لەبەر موقفەکانێکی نەک لەبەر هیچ تر چونکە ئسکەیتە کاتی انتخاباتە هەموو حزب باسی خۆیەکە وام کردێ بەڕاستی وەکو عمل و مەواقف کۆمەڵی ئیسلامی پێشتر بێت ئەمەی پێشترە وەڵام من ئەو سەوتە تێیدەمێ و خەڵکێکی تریش کە هانەدەم هەر بۆیە پێشتر موقفەکانی بیناوەوە کۆمەڵی ئیسلامی بەس لەبەرەوەیە هیچ تر نییە. باوکی ژیار لە کەلارەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. باوکی زەید لە شیلات زێوە لەگەڵمانە. باوکی زەید فەرموو. عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵاه. کاکا دەستخۆشی لێتان دەکەم دەستخۆشی لە هەموو برایانێک کۆمەڵی ئیسلامی دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. ڕۆڵێکی بەرچاو و ئیجابی لە هەموو کوردستان هەیە لە هەموو عێراق کاتێکردنەکە جیاواز لە هەموو حزبەکان و لایەنەکانی تر لە کوردستان هەیە. من شتێک دەڵێم من داوا دەکەم لەو برایانە کە هەموو حزبەکانی تر هەموو لایەنەکانی تری سیاسی ئیسلامی و غێر ئیسلامی ئێمە ئەوە نەکەین یعنی شت مزایدە لەسەر یەکتر دروست بکەین کە هەموو جار لە هەندێک شوێن بە تایبەت لە بادینان ئێستا دەڵێن کاندید بۆ خەڵک قسە دەکەن یعنی لایەنە سیاسیەکانی تر ئەوانە دەنگی بەفرە دەچیت و ئەو دەنگە هیچ دەنگێکی واناینیت کە حتا بگەیتە کورسی یعنی لە بەرژێوەندی کۆمەڵی ئیسلامی دابیت. ئێمە دەڵێن کاکە بۆ چه ئەساس لەسەر چه ئەساسێک بۆ ئەو قسانە دەکەن دژی کۆمەڵی ئیسلامی ئەو پروپاگەندا دژی کۆمەڵی ئیسلامی دەکەن. ئێمە لە کاتێک خۆ هەر ئەو گازندە هەبوو ئەو گازندەمان هەبوو لە بەرامبەر ئەو لایەنەکانی تر ئێستاش ئەو پروپاگەندە بۆ خۆیان دەکەن. ئێمە هەڵویستمان دەبێت ئەگەر دووبارە ئەو شتانە بکەن ئێمە بەڕاستی هەڵویستمان دەبێت دیژی ئەو شتانە ئەو پروپاگەندە ڕاوەستین
بە هیچ شێوەیە قبول ناکەین. باوکی زەید لە شیلاتزێەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. دایکی محەممەد لە سلێمانیەوە لەگەڵمانە. دایکی محەممەد فەرموو. عەلەیکی سەلام و ڕەحمەتوڵڵا. دایکی محەممەد، بەڕێستان وەکو وڵاتیەک سەرنجسانجیە لە سەرتەوەری بەرنامە بۆچی هەندێک لایەن لە بریەوەی کە پرۆژان هەبێت لە کاتی هەڵبژارنەکاندا و بەرچاوی هاوڵاتیان ڕوون بکەنەوە لە ئەجەندای ئایندەی کارەکانیان هەوڵ دەدەن کە بەرامبەرەکانیان بشکێن و هێرشیان دەکەنە سەر لە ڕێگەی میدیاکانیانەوە؟ وەڵاهی من بۆ ئەوەیە گێڕم کە خۆی مەسەلەی کوردیاڵە هیچی لە بارانی ئێوێ ناوی خۆی کاتە ناو ناوانەوە ئەنیمە بەستەکە ئەوەیە ئەگینا چی خزمەتێک بە میلەت و بە خاک و بە وڵات و ئەو هەر لێ سۆمە بەستەکە ئێوە بەرامبەر بسڕێتەوە و قسە بە بەرامبەر بڵێ ئیتەوێت چاوەڕوانی چی لێ بکرێت. ئەم لانەنە بۆچی بەم جۆرە خیتاب لەگەڵ بەرامبەرەکانیان دەکەن لە کاتێکدا ئەگەر پرۆژەیان هەبێت ئەمە گونجاوتر نییە بۆی کە هاوڵاتیان لە خوان کۆبکەنەوە وە سەرنجی هاوڵاتیان بەرەو لای خوان ڕابکێشن؟ ئەوە گونجاوترە، ئەوە گونجاوتە کە هاوڵاتی لە خۆی کۆکاتەوە نەک ئەو دڵی هاوڵاتیان لە خۆی بێشێنە. بەڕاستیەوە زۆر ناشرینە لە تاکی کوردیا ئەو سیفەتانە بەڕاستی حەق نییە شتیوا بۆشێتەوە و ئەوە نازانم هەر ئەوێ ناوی خۆی کاتە ناو ناوە خۆی بەرێتە پێشەوە هەنێک کەس مەبەستێتی هەر ناوی دەرکەوێت بە قسە بێ بەهات بێگنە ئەو پرۆژەی جوانەکانی خۆی تەقدیمکە بۆ خەڵکی بەرامبەری خۆی ئەسرێتەوە بۆ باسی بەرامبەری ئەکات و هەروەها دەستخۆشی لەم بەرنامەی ئێوە ئەکەم. زۆر سپاس بۆ دایکی محەممەد لە سلێمانیەوە. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تۆی بەڕێز. کاک عەبدوڵڵا لە ماوەتەوە لەگەڵمانە. کاک عەبدوڵڵا سڵاوت لێبێت. بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ پێتان وایە بۆچی هەندێک لە لایەنە سیاسیەکان لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا لە بری پرۆژە هێرش دەکەنە سەر لایەنەکانی دیکە؟ دەستت خۆش من سپاس دەکەم. سەلام عەلەیکم. عەلەیکی سەلام و ڕەحمەتوڵڵا. زۆر سپاس. وڵی براکەم ئەوانە هەر لە خوانە قەشوشی دەیەکەوە دەستێنن هیچ ئاگان لەوە نیەدا هەڵ کۆمەڵی کردو لایەنشکەتی کردو ئەو هەمووی دەستێنی پێی وایە هەمووی هەر خراپە بە نەزەری خۆی پێ لە هەموو کەس باشترە بۆیە تەنها ئەوەندە هیچکە نییە. زۆر باشە کاک عەبدوڵڵا، ئەم جۆرە لە کللتوری سیاسیە ئەم خود ئەڤینیە سیاسی کە لە بەشێک لە لایەنە سیاسیەکاندا دەبیندرێت وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد کە هەمویان پێیان وایە کە خۆیان لە هەمویان باشترن، لە چیەوە سەرچاوە دەگرێت؟ ئەوان لە بری ئەمە پرۆژیان هەبێت بۆ هاوڵاتیان باشتر نییە؟ زۆر زۆر بە قسەکەی تەواوە لە زۆربەردا چیان پێ دەڵێ. بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە ماوەتەوە. کاک کەریم لە کەلارەوە لەگەڵمانە. کاک کەریم فەرموو. السلام علیکم. عەلەیکی سەلام و ڕەحمەتوڵڵا. کاک کەریم لە کەلارەوە سپاس بۆ پەیوەندی بەڕێستان. من دەمەوێت لە بەڕێستان بپرسم ئەگەر ئاشنای تەوەری بەرنامەبی بۆچی هەندێک لایەنی سیاسی لە بری پرۆژە هێرش دەکەنە سەر لایەنەکانی دیکە؟ زۆر سپاس. سەرەتا سەلام عەلەیکم، دەستخۆشی بەرنامەکەتان دەیەکەم. من پێم وایە بێ سەبەبی سەرەکی ئەوەیە کە ئەم لایەنە سیاسانە هێرش دەکەنە سەر لایەنەکانی تر لەبەرەوەی شتێکی وایان کردووە ڕووسور بوون باسی بکەن ئەوە بە کوردی خۆمان هەڵەیەکی چیان دەبارخانە نییە بۆیە چاواشەکاریی زۆر دروست دەکەن بۆ داپۆشینی عیبەی خۆیان و هیوادارم خەڵک یعنی خەڵک بێ هەست بۆ بەرپرسیارە بکە هەنێ لە بڵێن تاوانەکەش بخاتە سەر خۆی کە دەک نابێنە لایەنێک کە خزمەتگوزاری زیاتر پێشرف یعنی ئەمە سەیری ڕابردووی ئەمە 4 ساڵی ڕابردووی خۆمانە بکەین ئەبێ سەیری ئەوە بکەین بزانێت کێ بە کورسێکی کەمەوە هەوڵێکی زۆری داوە یا خزمەتێکی زۆری کردووە، کێش بە کورسێکی زۆرەوە خزمەتێکی کەمی کردووە. ئێمە ئەزانین ئەم دەسەڵاتانە هەمووی بە تایبەتی ئەم دوو دەسەڵاتدارەی هەرێمی کوردستان کە 26 ساڵە خۆرەخی دەسەڵاتیان کردووە ئەبینی لە شتی ناشرین زیاتر هیچیان پێشکەش بە ملەتە نەکردووە. بەداخەوە ئەم ملەتەش هەر ینی زۆر جار ئەم بە چاوەڕوونیەی خۆی نبینێ کە نزیکی هەڵبژاردن دەکەوێتەوە کەچی لایەنێکی عاتفی ڕووی لێتە هەمان دەنگەدادەوە بە هەمان دەسەڵات. کاک کەریم زۆر باشە. من دەبێت پرسیارێک لە بەڕێستان بکەم بۆچی مەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر لە هەرێم ناژین و وەڕۆژانە لە میدیاکانەوە کار و پرۆژە و چالاکیەکانی 4 ساڵی ڕابردووی حکوومەتی هەرێم و سیاسەتی سیاسیەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بەغدان نەبینیەوە؟ بۆچی لە کاتی هەڵبژاردنەکان لە ڕێگەی عاتیفەوە بەشێک لە هێزەکان کاریان تێدەکەن و وهەڵەکانی ڕابردوویانیان لە بەرچاو دەسڕنەوە؟ بۆچی هاوڵاتی بەم شێوەیە کورد وتەنی ساویلکەیە؟
ئەمە ئەگەڕێتەوە بۆ لە ڕۆژبیری خەڵکو و هەروەها بڵاوکردنەوەی ئەو بڵێن ئەو ڕفتارە ناشنانەی دەسەڵات کە لەلایەن میدیاوە بە گوێرەی پێویست ینی پەخش ناکرێت بەڕاستی ئێمە کەوتینە دۆخێ زۆر ناخۆش و ناهەموارە لەلایەوە ئەبێ ینی میدیاکاران کە ئەگەێت ئەو کاتەی هەڵبژاردن دەست پێ بکە ئەبێ بە شێوەیەکی زۆر ینی ئاشکراتر ڕوونتر زۆر جار ئەبینی ینی لایەنە سیاسەکان وەکو مامۆستا عەلی باتیریا هەروە بڵین سەرکردە سیاسەکان بەعام بە گشتگیر قسەیەکەن ئەڵێن لایەنێکی سیاسی ئەمەی کرد و ئەوەی کرد ناڵێ فڵانە کەس ئەمەی کرد و ئەوەی کرد بۆ ئەوەی خەڵکی بە تەواوی بیان ناسێت یعنی جۆرێک لە شەرمنیان تایە کە عیب و عاری ئەم دەسەڵاتە ناخێنە پێشەوە ینی ناخێنە بەرچاوی هاوڵاتیان ئەمە یەک دوو هاوڵاتی خۆشی تۆزێ لایەنی عاتفێتی تایە کورد بەعام تۆزێ زوو شتی لەبیرەچێت ئێمە ئەبێ کارێ بکەین ئەم جارە بە شێوەیە دەرزی ئەمانە دێنار هیچ نەبێ لەسەر کورسێلێژ نەیەنە خوار ئەبێ پیشانیان بدەین کارێکیان پێ بکەین هەر هیچ نەبێ بخۆیانە بچنەوە کە ئەمانە ئەوە نین کەوا خەڵکیان لە پشت بێ ئەمانە پشتکاون بەڕاستی ئەبێ ئەم جارە ئەم خەڵکی ئەم سەردەمەی خۆمانە خەڵکی زۆر چاوکراوەیە الحەمدوللا بەلایەنی کەمەوە ئەم سێ چوار جیلەی کە لە دوای هەڵبژاردننی 2014ەوە بەڵێ سپاس بۆ کاکەریم لە کەلارەوە کاتێکی زۆرم پێدای سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان کاک بێستون لە سۆرانەوە دەمێکە لەسەر هێڵە کاک بێستون سڵاو لێبێت فەرموو زۆر سپاس بۆ بەڕێستان چیتانەیە لەسەر تەوەری بەرنامە فەرموون وڵات ئەمن دوو مەقاد باسەکەمە سێ مەقسەدیشم نەکەن ئەگەر ئیجازە هەبی فەرموون ئەگەر من ڕابردوویەکی باشم نەبێ بێگومان ناتوانم جوانیەکانی ئایندە دەربخەم بۆچی مەگەر ئەم هێزولانە سیاسیانەش جوانیان نییە کە بیخەنە ڕوو دەربخەنەوە بێگومان پەلاماری دەوروبەر و هێزانی دەرەوەی خۆیان دەدەن کاتێک جوانیەکان بشارنەوە بێگومان ئەگەر جوانی بەرامبەریان شاردەوە ناشرینەکانی خۆیان مشتریان بۆ پێئاوی و ئەمن ئەمەوێ لە کاتی هەڵواسین لافتەکانی کۆمەڵی ئیسلامی سێ مەشهەد باز بکەم یەک لەوانە کەسێکی زێرەبانی بوو باس لەوەی کرد گوتی من بۆیە دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەم چونکە وڵامی بۆ گشت پرسەکان پێبوو لە ڕابردوو و پێشمەرگێ دوای دەوری ساعتیازەی شەو بوو منی بینی وتی من دوای 12 شەو دوای کارە باکوژانەوە لە خزمەتی ئێوەم بەڵام ئێستا نەوێرم لەگەڵتان لافتە هەر بخەم ئەگەر ئیشێکتان هەبێت لە کاتی درنگانی شەوە لە خزمەتی ئێوەم و کادیرێکی حیزبیش وێنەیانە ئالای کۆمەڵی ئیسلامی لەدەستبرایەک بوو وتی ئەو ئالای لادا شەرت نییە وێنەکە لەگەڵە من دەربچیت بە تووشی مشکلەیە بووم بەڵام لەگەڵەنگۆیە کەواتە ئێمە ئایندێکی باش ئینشاڵڵا چاوەڕێی ئەو لیستە کات و دەنجی باشیش دێنێت لە خزمەتی تۆ دادگەورەمی بەڵێ سپاس بۆ کاک بێستون لە سۆرانەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک هادی لە کوێوە کاک هادی لە سلێمانیەوە لەگەڵمانە کاک هادی فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکت باش کاک هادی باشی بە قوربانە زۆر سپاس بۆ بەڕێستان لەسەر تەوەری بەرنامە بەڕێستان چیتان هەیە فەرموون خوا من نەچێت بە تۆڵم بە وجدانی تۆ میلەت حەقە بچە دەنگ بە بەڵێ من گوێبیستی کاک هادی نیم ئەگەر هاوکارانم ئەڵام بە وجدانی خۆت میلەت حەقە بچێ دەنگ بدە وەڵا کاک هادی ئەمە وەکو هاوڵاتیەک خۆتان وجدانی خۆتان بکەنە سنتەر و پێوەەر بۆ بڕیاردان لەسەر بەشداریکردن یاخود بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکاندا بەڵام لەسەر تەوەری بەرنامە بەڕێستان وەکو هاوڵاتیەک ئەگەر بێت و باوەڕشتان بە دەنگدان نەبێت چیتان هەیە پێتان وایە بۆچی بەشێک لە لایەنە سیاسیەکان بۆچی من باوەڕم بە دەنگدان هەبێ من 27 ساڵە کابرایە تو 27 ساڵ ماڵیش خۆ دەخەوە کە هیچ فەرمانە نەبێت دارێک لەبەر دەرگازەی خۆ بڕوێنە 27 ساڵ هیچ بەرمێشینە نایبڕیتەوە کاک هادی بۆچی من دەمەوێت بینەران بەرچاوڕوو من بۆچی بەڕێستان بڕواتان بە دەنگدان نەماوە ئەمە سیاسەتی کامێک لە لایەنە سیاسیەکان ئەمانەی کە لە دەسەڵاتدا بوون وای کردووە بەشێک و نخبەیەک لە وڵاتیان بەم شێوەیە بیر بکەنەوە ئەگەر من لەو جێگای تۆمە یەک بەرنامە پێشکەشە کرد خاص هەموو هیچ کەس دەنگ بە کورد نیە دەنگ بە دوژمنێک بە کەزدی کورد نیە 27 ساڵە تورکی بۆی هێنای ئێرانی بۆی هێنای سوورە بێ بەسە
بەس لاگیرکەینەوە بۆ خۆمان بشینەوە بۆ خۆمان نەبگەڕێنەوە جانە میلەتە تاکەی ئەوە دەست بەسەر تاکەی ئەوە کۆی لەگەن کاکادی 27 ساڵی حکومڕانی کێن ئەوانەی کە حکومڕانی هەرێمی کوردستانیان کردووە من و تۆی بەڵێ من و تۆی لە دوو بنەوە ئاڵە زیاتر چێکە هەیە چێکێ بەس حالەمەکە خۆی تێک نەیە زۆر باشە سپاس بۆ کاکادی لە سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک هەمزەمان لەگەڵە کاک هەمزە فەرموو قوربانیان ئێوارەتان باش ئێوارەی بەڕێستان باش کاک هەمزە لەسەر تەوەرەکە بەجددی تەوەرەیەکی جێخۆیەتی بۆ ئەمڕۆ باسی لێوە بکەین یاران حیزبانە کە هەن بە زۆر و بچووکیانەوە بە گەورە و بچووکیانەوە حیزبی زۆر باشیان تایە و حیزبی هەتا سەر ئێسقان گەندەڵیشیان تایە بڕوان پێ ئەەکەی ئەم حیزبانە کولتورێکیان داناوە لە کۆمەڵگەی کوردەواری ئێمەیە خەڵکیان تەواو بێزار بێ خەڵکیان بە ڕێزم هەیە بۆ جەناب و بیسەران خەڵکیان چوو کردووە کابرایە موچەخۆرێکی حکوومەتە وای لێ هاتووە لەبەر خاتری موچەکەی ئەبێ سەر نەویکا بۆ کۆمەڵی حیزبی گەندەڵ بۆ کۆمەڵی خەڵکی نەخوێندەوات بۆ کۆمەڵی خەڵکی لەگەڵ ڕێزمە ئەم قسانەکەم سوک و سەلیم لەبەر ئەوەی چی لە پای چی لە پایتەختە لە بەرچاوی چەندین کامێرە و لە بەرچاوی چەندین کونسوڵخانەیە کەسێکی نەخوێندەوار هەوەسێ شەق لە مامۆستایەکی بەڕێزەیە کە ئەو مامۆستایە نیشانەی ڕەمزی کوردایەتی بووە هەرچی پێشەوا و سەرکردایەتی کورد بووە لە کۆن و تازەدا یان شێخ یان مەلا یان سەید یان خوێندەوار لە مزگەوتەکانەوە تەخەڕوج و فەقییان کردووە زۆر بەداخەوە گەورەترین حیزبی ئەم هەرێمەی ئێمە کە ئەچێ بۆ بەغدا چەندین ڕێکەوتنی ژێربەژێریان کردووە لە ئەخیرا خۆی کەشفەکایمە بڕوانان پێ بکە لە ماوەی زانیمانەکە خۆی لەسەر تەلەڤیزیۆنەوە من عەرەبی نازانم عەرەبیەکەم تەواو نییە ئەی خۆ باشە نەشێ و تەرجمەکەم پێ بووە یعنی ئەمە دەردی میلەتەکەی ئێمەیە میلەت ئەبێ زۆر هوشیار بێ میلەت ئەبێ خەمی خاچی هەبێ یعنی خاڵێکی تر کە ئەمڕۆ من پێم باشە ئەم میلەتی ئێمە بیزانێ ئەم سەرکردانی ئێمە هەمان بۆ لە ڕابردووە نەخەمی خاک نەخەمی خەڵکیان هەبووە زۆر بەلایەن و ئاساییە بە شەو ڕۆژێک بڕیارێکی زۆر گەورەی و ریفراندۆم دەرەکەن زۆر بەلایەن و ئاساییە بە شەو ڕۆژێک نیوەی کوردستان هەرزان فرۆشەکەن کەس نازانێت لە پای چی وەخاڵێکی تر پێم خۆداهاتی میلەت وەکو هاوڵاتیەک من دەوێت پرسیارێک لە بەڕێستان بکەم بەشێک لە هاوڵاتیان لەوانە و پەیوەندەی پێش بەڕێستان کاکادی لە پای چی غێی ئەوەی میلەت هەست ئەەکەم میلەت زۆر بەگێلی بەڕێوە ئەچێ ئەبێ میلەت هۆشیار بێتەوە بزانین نوێنەری ڕاستەقینەی خۆی کێ هەڵی بژێرێ و بەداخیشەوە گلەیەکی تریشم لە هەنێ کەسی لەگەڵ ڕێزمام قسەکەم دەمڕوت هەیە ئەمڕۆتەوەڵا ئەم حیزبانە بە گەورە بچووکەوە فەرقیان نییە نەعەزیزەکەمەوە تۆ فەرق تۆ جیاوازی نازانی تۆ عەقڵ و ئیش ناکا کۆمەڵێ خەڵک هەن سەر تا پایداهاتی هەرێمیان فرۆشتووە لەگەڵ کۆمەڵێک خەڵکی دەستبات چۆن فەرقیان نییە بەڵێ سپاس بۆ کاکەمزە لە سلێمانی و سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاتی باشم بە بەڕێستاندا کاک محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە کاک محەممەد فەرموو عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک محەممەد بەڕێستان سەرنجتان چییە لە سەرتەوەری بەرنامە بۆچی هەندێک لانی سیاسی لە بری پرۆژە و بەرچاوڕوونی با وڵاتیان ئایرش دەکەنە سەرلانەکانی دیکە هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنەوە تەوەرەکەشی زۆر جوانە شەڕا سەرکەوتوات بۆ ئێوە لەبێ زۆر سپاس لەبەرەوەی من بە حیاتی دەنگم نەداتە ئێوە بەس ئەو جارە نێتم هێنا تەقریبا دەوریشتی چ کەسن لە بنەمالی هەر هەمووی دەنگبن بە ئێوە کاک محەممەد بەشێکی دیکەش لە وڵاتیان هەمان سەرنجیان هەیە و دەڵن ئەمجارە دەنگ بە لیستەکەی کۆمەڵی ئیسلامی دەدەن هەر یەکە و بە جۆرێک ئەم لیستە سەرنجی هاوڵاتیانی ڕاکێشەوە بەڕێستان هۆکاری دەنگدانەکەتان بە لیستی کۆمەڵ چییە بۆچی دەنگ بە کۆمەڵ دەدەن مەگەر کۆمەڵ چی بۆ هاوڵاتیان چنیوەتەوە وڵایی لەبەرەوەی کۆمەڵ ئەوکان مەوقیفەکانی زۆر ڕازگویانەیە لەبەرەوە ئەوانی کرد لە درۆ دەرەسە زیاترسی پیان بۆ ئێمە نەکردە من بۆ خۆم وڵایی ئیسلامم بەس ئیسلامی نیم بریم وڵایی ئیسلامیم بەس وڵایی چەند جارە ڕەهیم نەدایەتە ئێوە بەس ئەو جارە بە بنەماکە هەموو پێم گوتین نەبێ هەر هەمووی دەنگ بنەنە ئەو سپاس بۆ کاک محەممەد لە هەولێرەوە کاک سوارە لە عربەتەوە لەگەڵمانە سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێستان کاک سوارە فەرموو عەلەیکە سەلام کاک سوارە بەڕێستان سەرنجتان چییە لەسەر تەوەری بەرنامە فەرموون
زەحمە نەبێتەوەی بەڕامەکەمان لەسەر چیە ماوەساگیان بەڕای تۆی هاوڵاتی بەڕای بەڕێستان بۆچی بەشێک لە حزب و لایەنە سیاسیەکان لە بەرەوەی کە پرۆژان هەبێت بۆ ئایندەی هەرێمی کوردستان و پرۆژان هەبێت بۆ ئایندەی سیاسەتی خوان هێرش دەکەنە سەر لایەنەکانی بەرامبەریان و لایەنی بەرامبەر دەشکێننەوە هۆکاری ئێمە بەڕێستان بۆ چیرێکی دەدەنەوە کو هاوڵاتیەک وەڵای من داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم ئەم جارە بە تایبەتی هەموو خەڵکی کوردستان دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن دەنگ بە پیاوەمەردەکەی کوردستان بدەن بۆچی دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن کاک سوارە کردەوەکانیان دیارە کاکە چیان کردووە کۆمەڵی ئیسلامی جیاواز لە لیستەکانی دیکە و لە حەزبەکانی دیکە وەڵاهی بەقەی ئەو چوار حیزبەکە ڕیفراندۆمیان ڕاگەیان ئەو چوار حیزبەکە یەکێتی و پارتی با ناوی زۆرتر نێنم داوەنێ سەدەوەنێ و ئیشیان کردو بۆ فەقیر و هەژار و بۆ خەڵکی کەم دەرامەت و ئەوەی ئیشی باشە بێ و چاکە بێ و هەموو شتێکیان کردو ئەوەی کە لەسەر باشە بێ و لەسەر دین بێ و لەسەر بژێوی خەڵک دەکردویانە کاک سوارە تۆ پەرلەمانتارەکانی لایەنەکانی دیکە لە پەرلەمانی عێراق داناسیوە ناوت بیستون چونکە بەشێک لە هاوڵاتیان باس لەوە دەکەن کۆمەڵێک زۆر لە پەرلەمانتار کە جارێکی دیکە خۆیان کاندید کردوتەوە لەسەر لیستەکانی دیکەی دەسەڵات تاوەکو ئێستا هاوڵاتیان ناناسیون لە کاتێکدا 4 ساڵە لە پەرلەمانی عێراقن تۆ ئاشناتیت بە ناوی هیچێک لە پەرلەمانتارەکانی حزب و لایەنەکانی دیکە هەیە وەکە دیار نەبوون لە ساحەی سیاسی و لە خزمەتی بەرگری لە مافەکانی گەلی کورد لە بەغدادا هاوڵاتیان پێویستە دووبارە دەنگیان پێ بدەنەوە هەر 64 پەرلەمانەکەی کە لە پەرلەمانی عێراق بوون بەقەی بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید دەوریان نەبووە بەس مەعاشخۆر و جێگر بوون بەڵێ سپاس بۆ کاک سوارە لە عربەتەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک محەممەد لە دیاناوە لەگەڵمانە کاک محەممەد فەرموو عەلەیکم سەلام زۆر سپاس بۆ بەڕێستان کاک محەممەد سەرنجتان چییە لەسەر تەوەری بەرنامە ئێمە بەڕاست بەرنامەی زۆر بەخۆشە کەسەی لەوەی دایا بەسەر ڕاستە خۆیە فەرموو ئینشاڵڵا ئەو جارەی هەتا ئێستا دەنگمان نەداونەتی بەڵام ئەو جارەی ئینشاڵڵا لەبەر هەڵوێستەکانتان لەبەر مۆقیفەکانتان لەبەر پیاوی مەزان هەیە لە پەرلەمانی لە هەموو شوێنێکی ئینشاڵڵا دەنگەکانمان هەموو ئێوێ مووقیفەکانی کۆمەڵی ئیسلامی هەڵوێستی کاندیدەکانی لە بەغدا لە بەرگریکردن لە مافی هاوڵاتیان تا چەند هۆکاری ئەوەی بووە کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان وەکو لە پەیوەندیەکاندا دەردەکەوێت پشتیوانی خوان بۆ ئەم لیستە دووپات دەکەنەوە وڵی هەمووی هۆکارە سەر لە بەغدا لە پەرلەمانی کوردستانیشدا لە هەموو شوێنەکە ماوەسا عەلی باقی پیاوی من دەڕاستی ئینشاءالله بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە دیانە دەنگی کاک محەممەد وەکو پێویست بە ئێمە ناگات شادی خان لە ڕانیەوە لەگەڵمانە شادی خان فەرموون عەلەیکی سەلام ڕەحمەتوڵڵا شادی خان بەڕێستان سەرنجتان چییە لە سەرتەوەری بەرنامە فەرموون سەبار بە تەوەرەکەت بەڕاستی پێم وایە ئەو کەسانە ئەو لایەنە کە ئێستا هێرش دەکەن لەسەر لایەنەکانی تر تەنها چۆنەڵی تۆشەکاری و مزادێکی چۆنەڵی خاڵبژاردنەکانە هەرچی بێگەر ئەوان کوشتێک بێت کۆپەرجا کوشتیش بێن لە کۆتایە هەر پێویستیان بە لایەنەکانی ترە بێتەوانێ یعنی ئیتر پێویست ناکە خۆیان ناشێژم بکەن و لە جیلانەکانی تر قسە بکەن شادی خان من دەمەوێت ئاماژە بۆ بکەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان حتمەن هەر لە ئەم وڵاتە ژیاونوە کارەکانی پەرلەمانتارەکانی حزب و لایەنە سیاسیەکانیان بینیوە لە ماوەکانی ڕابردوودا هیچ پێویست دەکات کە لە بانگەشەکاندا بەم جۆرە کۆمەڵێک بانگەشەی بێبنەماوە کۆمەڵێک بەڵێنی ناڕاست بە هاوڵاتیان بدەن مەگەر هاوڵاتیان لەم هەرێمەدا لە وڵاتەدا نەژیاون و کوردوتنی پەرێزی بەشێکی زۆر لە پەرلەمانتارەکانیان نەبینەوە کە ئاخۆ چۆنە سەرنجی بەڕێستان وەکو هاوڵاتیەک لەسەرەمە چییە؟ یعنی پێم وایە خەڵکی کوردستان زیاتر لەو هۆشیارتر بوونەتەوە کە بڕوا بۆ پرۆپاگەندانە بکەن پێم وایە بۆ قوتانێکی کە چەندها خۆیان ناشری دەکەن و
دەوانە کاریگەریکی ئەو تۆ لەسەر خەڵکی دابنێ لەبەرەوەی خەڵک بەتەواتی لە کەسەکان شارەزا بۆکو ئەو پەیوەندیانە ڕابردوو شایەتی ئەو قسانە کە ئیتران هەشتێ بڵێن ئێمە کۆمەڵی ئەوکو بڵێ خۆشماکو لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی نمونە لەسەر ئەوانە هێناوانە هەشتێ بکەن پەیمانە بتوانن نەپێگەی ئەوان لەکەن لە ناو خەڵکیە بۆ قسانەیان خۆیان ناشرین دەکەن و پلێ ئەوان بەرزترە بێتەوە. بەڵێ سپاس بۆ شادیخان لە ڕانیەوە کاک ئامانجمان لەگەڵە کاکەمان سڵاوت لێبێت فەرموو بەڕێستان چیتانەیە لەسەر تەوری بەرنامە؟ سڵاو لێبێ کاک ئامانج بەڕێستان وەکو وڵاتیەک سەرنجتان چیە لەسەر تەوەری بەرنامە ئەگەر ئاشنای تەوەری بەرنامە بیت فەرموو. بەڵێ بەڕێزم وڵایی بەڵێ بۆ تەوری بەرنامەکە پێم وایە ئەو لایەنانەی کە هێرش دەکەنە سورێکترەوەانە تەنها بۆ زیادکردین دەنگەکانیانە بەڵام نازانم کە ئەو هێرشکردنە سەرێکتر ئەوە سمعەتیان پێی دەستێت بەڕاستیەوەشتی خراپە هیوادارم ئەو سەرمێرە لە ناو لایەنەکاندا ئەوە شتێکی جوانیە من دەستخۆشتان لێدم بە تایبەتی بۆ من هیوادارم بتوانێت دەنگانی جیا بکە من بۆکو گەنجێک بەڕاستی زۆرم معجبی موقفی کۆمەڵی ئیسلامی ئینشەڵڵا دەنگاتان جیا دەکات و هیچ شتێکتر نەماوە گەرەوە شتێکتامات لە من هیچ شتێکم نەماوە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئامان، سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. کاک حسێن لە حاجیاوەوە لەگەڵمانە. کاک حسێن فەرموو. کاکە دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک حسێن. بەڕێستان چیتانەیە لەسەر تەوەری بەرنامە فەرموون. کاکە من خۆشحاڵ بەستنات بۆ تەلەفۆنم بۆ کردن کە ئێوە بەڕاستی کەناڵێکن خاوەنی زۆر شتی جوان و ڕێکپێکن. هیوادارم خەڵکی هەرێمی کوردستان ئەمجارە بە ویژدانەوە دەنگ بە ئێوە بدا و ئەوەی بتوانن مافەکانیان بێتە دی. هیوادارم ئەو کەناڵێ ڕەنگ جوانەی ئێوە ببینن کە چۆن یارمەتی فەقیران و هەژاران دەدات لە کاتی دێقەڵماندا و لە کاتی ئەو کاتانەدا کە خەڵک پێویستی بە یارمەتی ئێوە دەتوانن لە هەرە پێشەوەن بۆ یارمەتیدانی خەڵکی کوردستان. هیوادارم سەرۆکی پەرلەمان، سەرۆکی وەزیران، سەرۆکی هەرێم هەموو لە ئێوە بێت کە ئێوە شایانی لەوە زۆر لەوە زیاترن. زۆر سپاسی تۆش دەکەم. کاک حسێن لەسەر تەوەری بەرنامەش وەکو وڵاتیەک من دەبێت سەرنجتان هەبێت بۆچی هەندێک لەلایەنە سیاسیەکان لەبەری پرۆژە لە کاتی بانگەشەکاندا هێرش دەکەنە سەر لایەنێکی دیکەی سیاسی. هۆکاری ئەمە چییە؟ وەکو وڵاتیەک سەرنجتان لەسەر ئەمە چییە؟ کاکە هۆکاری ئەوەیە ئەوانە چاویان کەسی تر نابینێ، چاویان کەسی تر نابینێ لەبەرەوەی ئەوان خۆیان وا غەرقی ئەم گەندەڵی و فەساتی و درۆزنیە بوون. چاویان کەناڵێکی وەکو ئێوەیان و کەساتێکی وەکو مامۆستا عەلی باپیر کەساتێکی ئاوا بەڕێز نابینێ کە بێتە کورسی دەسەڵات و یان ببێتە کەسێکی دەستکار. ئەوان دەزانن ئەگەر ئێوە بێنە سەر دەسەڵات ئەوانە چیان لێ بەسەر دێ. زۆر خراپ دەبێت چۆن ئێستا لەخوا بەزیاد بێ وەزعیان بەرەو خراپ بوون دەڕوا و تەواوی لایەنەکانیان تەواوی خەڵکیان لەدەست داوە بە قسەی باق و بریق و بە درۆکردن لەگەڵ خەڵکدا دەیانەوێت تۆزێک ڕووی خواست بکەنە لەبەر خەڵکی. بەڵام ئەم جارە داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەن بە وجدانەوە دەنگ بدەن بۆ ئێوە چونکە ئێوە خاوەنی ئەوەن عشایانی ئەوەنە کە دەنگتان پێ بدرێت. هیوادارم گەورە پشتیوانتان بکە و سەرکەوتتان کەن. کە دیرانمە کاک حسێن لە حاجیاوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. کاک عەبدولکەریم لەکوێوە لەگەڵمانە لە کەلارەوە. کاک عەبدولکەریم فەرموون. کاک عەبدولکەریم فەرموون. وڵی من حەزەکەم یەک دوو قسە بم تاچەشە نووسی و حەزەکەم بیخێنمەوە بەڵام پێشەوەی بیڵم حەزەکەم ئەوە بڵێم کە بەڕاستی خەڵکی ئێمە ئەبێ یەکتر پێ بگێ ئەمانە فیرعەونێکی ئەم سەردەمەن بەخوا یعنی هیچ چاوەڕێی خێران هێ ناکرێت دەرگای ڕۆشن بەڕووی ئەمانە داخراوە هیچ مێدێک نەماوە لە لای ئەمانە کە ئینسان بتوانێت چاوەڕێی ئەو ئیشێکی باشیان لێ وە دەربکەوێت. حەزەکەم ئەم شعرە بخێنمەوە هیوادارم یعنی هەموو کەسێک بە وجدان گوێ لەمە بگرێ و ئینشەڵڵا ئەمە ئاخر جاریان بێ و لە سەر کورسی بێنە خوارد. ئێوە پێم ناڵێن ئەم فیرعەونانەکەن ڕوو لەکوێ دەکەن یا لەکوێوە دێن لە یەک سەدەدا میلەتێکیان کوشت کەچی هەر ئەمان خاوەن جێگە و ڕێن دایکی شەهیدیش هەتاک و ئەمرێ فرمێسکی پیرۆز لە چاوی ئەتکێ
ئەمانە عەبدن لە لای بێگانە شێر و کەڵەدان بۆ شەڕڵاتەکێ بۆ دەهاوێتن لەسەریان تاوی کورد بەسە دەی هەستن لە خەو بیان ڕفێنن هەر وەک ڕاوەکە و هەر ئەمان نەبوون کە کوردیان ئەکوشت دەرگای وڵاتیان بۆ کورد کوژەکان ئەخستە سەرپشت هەر ئەوان نەبوون کە نەمامەکانیان لە بناقرتان هەر ئەوان نەبوون کوردی دنیایان کرد گول لە باران ئێستاش پێم ناڵێن ئەم فیرعەونانەکێن ڕوو لەکوێ دەکەن یا لەکوێوە دێن دەتا کینە هەستنە سەر پێ ڕوو لە دەنگدانکەن دەنگیان دەست بەڵێ سپاس بۆ کاک عەبدولکەریم لە کەلارەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکان و بۆ هۆنراوەکەشتان هاوڵاتیەکی زۆر لە سەر هەڵی پەیوەندی وەستاون دەمەوێت ئەوانی شوەر بگرم کاک سۆران لە پیرەمەگرونەوە لەگەڵمانە هاوکارانم ئاماژەی پێ دەکەن کاک سۆران فەرموون سلام علیکم عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵا کاک سۆران تەوەرەکەت لەسەر ئەوەیە ئەم حیزبانە بە قسە بە حیزبەکانی ترەڕێن بەڵێ خۆی ئەو کەسانەی ئەگەر ناشرین بن ئەیانتەوێ بەرامبەرەکانیشیان ناشرین کەن ئەمە هەدەفیان ئەوەیە بەڵام سپاس بۆ خۆی پەروەردگار کۆمەڵی ئیسلامی بە عەقیدە و ئیمانێکەوە عەقیدە و ئیمانێکی دامەزرا و پتە و هەیە بۆیە خەڵک ئیساکونا بۆی معلوم بووە دەنگی پێدا هیوادارم ئینشاءڵڵا بە پشتیوانی خۆی پەروەردگار ئەوانەی کە لە کۆمەڵی ئیسلامی و ئەندامەکانی کۆمەڵی ئیسلامی و کادیرەکانی کۆمەڵی ئیسلامی گەرستنە بەغا بە دەستنێژ و بە قورئان خوێندنەوەستنە ئەو نوێنەرانی عێراق بۆمان دەرکەوت یەکەم کورد بوو ماڵە عەلی بابیر ئەگە چۆ بەغا قورئانی خوێن بەڕاستی ئەمە حەوێسێکی زۆر مەردانە بوو ئینسانێکی کورد بە کڵاو و جامانە و بەجگی کوردیەوە توانێ قورئان خوێنێ ئەمە ئەو بەڕاستی کۆمەڵی ئیسلامی ئەو ئەندامانێکە تەرشیح کردووە داوێن پاکن سپاس بۆ خۆی گەورە ڕازگۆن لەگەڵ دین و میلەتە بەڕاستی ئەوە زۆر ئەساسە ئاخر الدەعوا الحەمدولله خۆی گەورە سەرکەوتویان کە ئینشاءڵڵا بەڵێ سپاس بۆ کاک سۆران سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێزتان کۆتا پەیوەندی ئەم بەرنامەیەی دوانگەی خەڵک باوکی محەممەد لە ڕانیەوە لەگەڵمانە باوکی محەممەد فەرموون سلام علیکم عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵا باوکی محەممەد زۆر سپاس بۆ بەڕێزتان سلامت دیارەوی ئینشەڵڵا سەرکەوتوو دەبن چکە ڕێی تاقاکە بەرنامەکەتان زۆر جوانم لەگەڵ میلەتدا زۆر باشە ئەی سەرنجتان لەسەر تەوری بەرنامە چییە؟ هەر زۆر زۆر شتێکی جوانە بۆچی بەشێک لەلایەنە سیاسیەکان لە بەغدایە فەرموون ئەحمەدی حاضرڕەشیدی ئەوە دەبوو هەموو پلێک بەدەستوی بایە باوکی محەممەد بۆچی بەشێک لەلایەنە سیاسیەکان لە کاتی بانگشەی هەڵبژاردنەکاندا لە بریەوەی کە پرۆژان پێبێتوە دەست لە ناو دەستنێن لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەی هەرێمی کوردستان وە بەرچاوڕوونی بدەن بە هاوڵاتیان لەسەر ئایندەی سیاسەتەکانیان کە چۆن هەنگاو دەنێن لە بری ئەمە هێرش دەکەنە سەر لایەنەکانی دیکە و تەشهیر و ناوزڕاندن بە هەندێک لایەنی دیکە دەکەن هۆکاری ئەمانە بۆچی دەگەڕنەوە بەڕێستان درایڤەرە زماخل زای چۆنا ئەوە چۆن دەڵێ وەک ڕۆژ ژوورنال هەموو شوکارەکانتان دیارن ئەوانی دانە دەری ڕۆژێ بە بێژین جێ بگرن ناژگیرێ بەێژین ناژێ ڕۆژ ڕوون هەموو شتەکانتان جوان و ڕاستەقینە دیارن ئینشەڵڵا ئەو ١04 پلەیەکەم بەجێزنە لە سەراسەری عێراقیدا بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیا کۆتا پەیوەندی ئەماڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک بەڕێزان دەمەوێت بەر لە کۆتایی بە خێرایی ئاماژە بە هەندێک لە کۆمنتەکان بکەم لوقمان عەزیز دەڵێ لەبەرەوەی کە هەر لاانە و کۆمەڵێکەم و کورتی و گەندەڵی هەیە لە ژیانی سیاسی خۆیدا بەبێت جیاوازی بۆیە دانەوێت دەستی خوان بەلانێکی دیکە بسڕن شادی خان دەڵێت چونکە دانەوێت خوان عرض بکەن لەسەر حسابی وان خۆیان بەرز بکەنەوە عومەر ژاڵەیی دەڵێ لەبەرەوەی کە پرۆژەیان نییەوە خەڵک تێگەیشتووە لە عرضکردنی پرۆژەی بێبنەمای ڕابردوویان بەڕێزان ئەمانە کۆمەڵی کۆمنت بوون و ئەمانەش سەرنج و تێبینەکانی ئێوەی بەڕێز بوون لەسەر تەوەری بەرنامە کە بۆچی هەندێک لەلایەن لە بری پرۆژە هێرش دەکەنە سەر لایەنەکانی دیکە بەگشتی هاوڵاتیانەوەی کە لە کۆتاییدا هەڵمهێنجاو ئەوەیە کە هەندێک لایەن پرۆژیان نییەوە هەمبانیان دەستیان لە هەمبانەکە دەرچووە کاسەیان خاڵیە بۆیە دانەوێت بە تەشهیر و لێدان لە لایەنەکانی دیکە ئەوانی تریش ناشرین بکەن خۆشەویستان کۆتاییمان هێنا بە ماڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک تا بێگەیشتنەوە سبەی کاتژمێر 5 سەر لە ئێوارە هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرم
خواتان لەگەڵ.